تۆی گەر پێیت بەراوردێ بکەیت پار ئەم کاتانە پەیوەندیەکانی بینی کوردستان و عێراق لەکوێ بوون و بەراوردێ بکەی ئێستا لەکوێن ئەبینی عەرز و ئاسمانی فەرقە متمانەیەکی زۆر بەهێزتر هەیە لە بینی کوردستان و لە بینی عێراق پەیوەندیەکی زۆر کاریگەرتر هەیە و کاراتر هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لایەنە سیاسیەکان دوای هەڵبژاردننی مانگی 5 و هەڵبژاردننی مانگی 9 هاتوچووی بەغداکەن لایەنە سیاسیەکانە بینن هەندێک جار پێکەوە یان بینن هەندێک جار بەجایان بینن بۆیە پێم وایە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بەعام زۆر ئاسایی بوونەتەوە لە چاوجاری جاران هەر هاتنمان ئەم جارە بۆ بەغدا لەبیرمە جاری جارە نەگەر بەهاتی نایە بۆ بەغا یەکسەرە بوو بە هەڵا لەسەری وەفتێکی هەرێم لە بەغایە و هەندێک شتێکە زۆر گەورە ئەکرا بەڵام ئێستا طبیعیە وەفتێکە هاتووینە بۆ بەغا بەشداری لەم دیدارە کۆبوونەوە ئەەکەین لێرە و لەوێ ینی بەرەبەرە ئەم پەیوەندیە ئەبێتەوە بە پەیوەندیەکی ئاسایی پەیوەندی لە بینی حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێم پەیوەندی کە پەیوەندی قەدیم هەیە لە نێوان حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکانی بەشەکانی تری عێراق بۆیە ئەم سەردانەی من و دیدارەکانیشم کە لە چوارچێوەی ئەم دیدارەیە ئەنجامم داون هەر پەرەپێدانی ئەو پەیوەندیە مێژوەیە و پێم وایە بەردەوام بوونە لە ئاساییکردنەوەی ئەو پەیوەندیە کە ضرورە هەبێ بۆ بینی ومانە کە پەیوەندی بینی کوردستان و بەشەکانی تری عێراق باش بێت سیقە زیاترە بێ کە سیقە زیاترە بێ ئەتوانین دەستکەوتی سیاسیمان هەبێ چ بۆ عێراق چ بۆ هەرێمی کوردستان و پەسەندکردن و واژووکردنی پرۆژە یاسای بودجەی 2019 نمونەیەکە لەوە وەرە بەراوردێ بکە لە ئەو کەش و هەوایی کە بودجەی 2018 پێپەسەند کرا وەرە بەراوردێکی کە بە ئەو نیەت و وشانەی کە نووسراون لە پرۆژە یاسایی بودجەی 2019 عەرز و ئاسمانی فەرقە بۆیە پێم وایە ئەمە ئەبێ بەرنامەی ئێمە بێ بەرنامەی لایەنە سیاسیەکانی کوردستان بێ دامێک بین بۆ کوتلە کوردستانیەکان کە لە پەرلەمانن کە زۆر مەردانە پێکەوەکو یەک تیم ئیشان کرد بۆ پەسەندکردنی پرۆژە یاسایی بودجە بەڵام زۆر کێشەی تر هەیە کە پێویستن چارەسەر بکرێن کە دەبێت چارەسەر بکرێن کە پێم وایە هەم تیمی کوردستان کە لە بەغدان ئەبێ سەرڕەمی ئەو ئیشە بن و ئێمەمانانیش لە هەرێمی کوردستانەوە ئەبێ پشتیوانیان بین بۆ ئەوەی ئەو کێشانەی کە ماون لە بینی هەرێمی کوردستان و عێراق و ئەو کێشانەی عێراق بەگشتی کە ماون چارەسەر بکرێن بە ڕێکۆپێکی